ئەستێرە درەوشاوەکەی ڕاگەیاندن و وەرزشکارێکی بەتوانا و لێهاتووی ماندووی شارێک مامۆستا ڕزگار کەمال لە دوای ڕاپەڕینەوە لەسەر شاشە جوان و قەشەنگەکەی گەلی کوردستان کە تاکە کەناڵی بینرا و بیسراوی کوردی بوو گوێبیستی ئەم ناوە بووین بە خزمەتکردن بە بواری وەرزش و وەرزشکاران. من بەردەوام لە کەناڵی گەلی کوردستان کە لێوێ فێری ڕاگەیاندن بووم بەردەوام قوتابێکی ئەو کەناڵم و هەتا ماوم لێوێ ژەمێنم هەتا لە ژیانە بن خزمەتی گەلی کوردستان و ڕێبازەکەی مامی خۆشەویستمان مامجەلا هەواڵ مامجەلالەکەم لەگەڵ ئەوەشا هاوکاری هەموو ئەو برادرانە ئەەکەم کە لە کەناڵەکانی وەرزش و لە ڕاگەیاندکاری وەکو ڕاگەیاندکاری وەرزشکارەکەن بەردەوام لەگەڵیان وەکو هاوڕێک وەکو برایەکی گەورە لەگەڵیانە بوو ڕۆژێ ڕۆژان پشتیان تێناکەم. ڕزگار کەمال ساڵی 1956 لە شاری سلێمانی لەدایک بووە. هەر لە سەرەتای لاوێتیەوە حەز و خولیای زۆری بۆ وەرزش هەبووە و بەهۆی لێهاتووی و ئاستە بەرز و بەتواناکەیەوە شارەزای لە چەندین یاری پەیدا کردووە و چەندین بڕوانامەی گرنگی بەدەستهێناوە لە یاریە جیاجیاکاندا. سەرەتای هاتنە نێو یاری و بواری وەرزش بۆ ساڵی 1969 دەگەڕێتەوە کە بۆتە یاریزانی یاریەکانی تۆپی دەست و بالە و دواتر یاری تۆپی پێی کردووە تا ساڵی 1999 کە لە ماوەی ئەم چەند ساڵەدا بەشداری لە چەندین خول و پاڵەوانێتی ناوخۆیی و دەرەکی کردووە و ئاستێکی بەرزی هەبووە لە گژیارەکاندا. یاریزانی بالەی هەڵبژاردەی عێراق بوو و 37 ساڵ فەرمانبەر و سەرپەرشتیاری هونەری وەرزش بووە. مامۆستا ڕزگار چەندین بڕوانامەی نێودەوڵەتی هەیە و ناوبژیوانی یاریەکانی تۆپی سەرمێز و بالە و باسکە و تۆپی پێ بووە. بڕوانامەی نێودەوڵەتی ناوبژیوانی پلەیەکی یاری بالەی هەبووە و 26 ساڵ ناوبژیوان بووە. من بەڵێنیان پێدەم کە هەر بەردەوامە بم لە خزمەتکردنی وەرزش لە دەرەوەی خزمەتی وەزیفیم. بە هەمان شێوە من ڕۆژی لە ڕۆژان کۆڵ نادەم هەتا لە ژیانە بم خزمەتی بە وەرزشی ئەم شارە و کوردستانەکەم و هەموو کاتێک من ئەمانە ئەم مامۆسایان و ئەم برایانم کە لە کەناڵی ڕاکەلا کەناڵە وەرزشەکانی ڕاگەیاندن کارەکەن و ڕاگەیاندکاری وەرزشین هەمیان برای خۆشەویستی منن قەت ئەمانم لە یاد ناچێ و هەمیشە تاجی سەرسەر من و شانازیان پێوەکەم. لە پای ئەو خزمەتە زۆرەی کەماوەی نزیکەی نیو سەدا بە وەرزش و ڕاگەیاندنی وەرزشی شاری سلێمانی کرد لە مەراسیمێکی شایستەدا بە ئامادەبوونی هاوڕێیان و وەرزشکاران دوای خانەنشینبوونی لە بەڕێوەبەرایەتی چالاکی وەرزش و دیدەوانی سلێمانی خەڵاتی ماندووبوون و ڕێزلێنانیان بەخشیە ئەستێرە درەوشاوەکەی وەرزشی شاری سلێمانی. بەڕاستی من چاوی یەکە بە یەکەی ستافی یەکەی چالاکی وەرزش و دیدەوانی پەروەردەی ڕۆژاوە چاوی یەکە بە یەکەیان ماجەکەم. من ماوەیەکی زۆر لەگەڵ ئەمانە کارم کردووە وەکو فەرمانبەری وەکو سەرپەرشتیارێ وەکو خوشک و برایە کارمان کردو. بەڕاستی ئەمڕۆ سەلماندیان کە دڵسۆزی منن سەلماندیان کە وەرزشکارن ینی بەڕاستی من ناتوانم چۆن تعبیری خۆشی خۆم دەربڕم لەم بۆنەیە کە منیان بەسەر کردەوە. هەرۆم لەسرە من ئەڵێم ڕۆژێ لە ڕۆژان هەمیشە لەگەڵیانە بم لەوانەیە وەکو دەوام نەتوانم بە حکومیەوەی کە من خانەنشین کراوم بەڵام دڵنیا بە دڵ و بە ڕۆح و بە هەموو شێوەی من هاوکاریانەکەم بەردەوام لەگەڵیشانە بم. هەڵبەتە بە باشمانزانی بەرامبەر بۆ ماندووبوونی بەڕێزیان لە ساڵانێکی زۆرە کە کاری کردووە لە ناو پەروەردەدا لە ناوێکی چالاکی وەرشیەکانە وەکو ڕاهێنەری پەروەردەکان وەکو داوەری یاریەکان وەکو سەرپەرشتیارێک کە هەمیشە خەمخۆرێکی سەرەکی بووە لە ناوێکەکەمانە بۆ کار و چالاکی وەرشیەکانمان و بەڕێوەبردنی ئیشەکانمان بە شێوازێکی سەرکەوتو. هەڵبەتە توانیمان هاوڕێیان و وەرزشکاران هەرچەنە بەداخەوە هەڵبەتە هەندێکیان بەهۆی کاری تایبەتەوە نەیتوانی لەم مەراسیمە خنجیلانەیە ئامادە بێ بەڵام وی جێ خۆشحاڵێ بۆ ئێمە توانیمان کەمێک لە هاوڕێیان کۆ بکەینەوانی و هەست و سۆزی و خۆشەویستی خۆمان و ڕێزی خۆمان بە ئەو بەڕێزە دەرببڕین. هاوڕێیان و وەرزشکارانی دێرینی وەک ئەفسانەیەکی وەرزشی باز لە مامۆستا ڕزگار دەکەن لە بواری ڕاگەیاندن و خزمەتکردنی بە وەرزشی شارێک. ئێمە من بەڕاستی لە خودی خۆمەوە احتیبار یەکەم کاک ڕزگار یەکێکە لە ئەستێرەکانی وەرزشی شاری سلێمانی بە زۆریش لە بواری بالەدا کە من لەگەڵ یابووم لە عمرێکی زۆر درێژە کە ئەو یاریزان بوو لە دوایەوە بوو بە مدەڕیب لە دوایە بوو بە داوەر هەمووی لە یاریە باشترین یاریکەر بوو
و لە دوای توانم بڵێم عەمودی فەقەری فێرقەی منتەخەبی سلێمانی بوو ئەنجا لە دوای ئەوە لە نادی سلێمانی دەورێکی زۆر باڵای هەبوو لە هەموو بەتولیاتێکی عێراقا ئەو پاڵەوان بوو. من ڕزگار لە سەرەتای ساڵانی حەفتاکانەوەی ناسم یاریکەرێکی بالەی بەتوانا بوو لەسەر ئاستی پەروەردەی سلێمانی ینی سلێمانی هەڵبژاردەی سلێمانی هەروەها ینی سوپای عێراق و هەتا بڵێ لە بەتایبەتی لە ینی سلێمانی ئەتوانین بڵێ بەڕێژ پشتی تیپەکە بۆ ساڵانەی کە ینی سلێمانی لە خولی لە نایابی عێراق یاریە کرد بەهۆی کاکە ڕزگار و چەندین یاریکەری وەکو ڕزگارەوە سلێمانی لە ڕیزی هەرە پێشەوەی تیپی لە نایابی بالەی عێراقا بوو تا ساڵێکیان لە هەڵبژاردەی ئۆڵمپی عێراقیان بردوانی سلێمانی ڕزگارێکێک بوو لەوانەی کە لەو یاریە دەورێکی زۆر سەرەکی هەبوو. مامۆستا ڕزگار کەمال ئەستێرە درەوشاوەکەی وەرزشی سەر شاشەی گەلی کوردستان دوای خانەنشینکردنی دواویزگەی خزمەتکردنی جارێکی تر هەر خزمەتکردن بە وەرزش ئەبێت لە ڕاگەیاندن و ڕێکخراوی وەرزشکارە دێرینەکان. محەممەد حسەین گەلی کوردستان سلێمانی.